بناوی خوای گەورە و مهرەبان ئامادەبوانی هێژە میوانانی بەڕێز باڵوێزەکان دیپلۆماتەکان هەمووتان زۆر زۆر بەخێر بێن. سپاسی ئامادەبوونی هەر هەمووتان دەکەم و ڕێگەم پێ بدەن بە ناوی هەر هەمووتانەوە بە خێرهاتنێکی گەرمی سەروەر و ڕابەر و مەرجەعمان سەرۆکبارزانی بکەم. نەورۆز لە جەنابی سەرۆک و خانەوادەی سەربەرزی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان و هەموو ئێوەی بەڕێز و خۆشەویست پیرۆز بێت. بەڕێزان، نەورۆز یەکەم ڕۆژی ساڵی نوێیە کەواتە سروشتیش نوێ دەبێتەوە. لێرەدا هەر وەک بینیومانە و هەمومان لە کوردستان شاهدی ئەوەین کە لەم ڕۆژانە کوردستان سروشتی ڕۆژ بە ڕۆژ جوانتر دەبێ و من لێرە دوو داواکاریم لە ئێوەی بەڕێز و خۆشەویستەیە. یەک هیوادارم کە دەچنە سەیران و ئەم سروشتە جوانە دەبینن، هیوادارم بیپارێزن و بە پاکی و خاوێنی ڕای بگرن. دوو داواتان لێ دەکەم پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن بۆ ئەوەی هەم خۆتان و کەس و کارەکانیشتان بپارێزن. بەڕێزان، نەورۆز هێمای ئازادیە. نەورۆز ئاماژەی ئەوەیە کە ملەتێکی ستەم لێکرا و بەسەر ستەمکاردا سەرکەوت. ئازادی و ڕزگاری گەلێکی چاوساوەیە و نەورۆز ڕۆحیەتی تەحەدای لە گەلی ئێمەدا بەهێزتر کردووە. هەر لە سەرەتای دەستپێکی نەورۆزەوە تاکو ئێستا ئێمە هەمیشە ڕوبەڕووی تەحەدیات بووینەتەوە، بەڵام قەت کۆڵمان نەداوەتەوە. بەڕێزان، لەو ماوەی ڕابردووش هەر وەکو خۆتان دەزانن ئێمە ڕوبەڕووی چەندین تەحەدیات بووینەتەوە. زۆر هەوڵیاندا کە کوردستان هەرەس بێنێت، ئابووری کوردستان هەرەس بێنێت، نەیانتوانێ. هەوڵیاندا سەقامگیری کوردستان تێک بچێت، نەیانتوانێ. هەوڵیاندا ئیرادەی ئێمە بشکێنن، نەیانتوانێ. لەبەر ئەوەی پشتمان بەخوای گەورە قایمە و خاوەن سەرۆک بارزانین هەروەها پشتمان بە ئێوەی خۆشەویست بەستووە. لەو ماوەیە ئێمە هەموو هەوڵێکماندەوە بۆ ئەوەی کێشەکانمان لەگەڵ حکوومەت فێدرالی چارەسەر بکەین و ئیرادەیەکی بەهێزمان هەیە بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێشە و گرفتانە و هەنگاوی باشی شاوێژراوە بۆ ئەوەی ئەم کێشانە چارەسەر بکرێن. ئێمە لەگەڵ سەرۆکوەزیران توانیومانە هەنگاوی باش بەهاوێژین و ڕێکەوتنی سەرەتایی بکەین لەسەر چارەسەرکردنی زۆربەی ئەو بابەتانە و هیوادارم بتوانین هەموو ئەو بابەتانەی تریش کە ماون لە ماوەیەکی نێزیکدا چارەسەر بکرێن و ئێمە لەسەر ئەو باوەڕین کە ئەوەی بەیەکەوە دەتوانین بیکەین بە جیابوونەوە و سەنگەرگرتن لە یەکتر ناتوانین. بۆیە هیوادارم هەر هەمومان بەیەکەوە هەموو هەوڵێک بدەین بۆ خزمەتکردنی خەڵکی خۆمان لە کوردستان و لە هەموو عێراقدا. خوشک و برانی بەڕێز، لە سەروەزی ناوخۆی هەرێمی کوردستانیش ئێوە بینیتان کە ماوەیەک هەندێک کێشە هەبووە، بەڵام ئەگەر ئیرادەی باش هەبێت ئێمە دەتوانین ئەو کێشانەش چارەسەر بکەین. من ئەمڕۆ لە پەیامەکەشمدا داوام کرد بۆ ئەوەی بەڕێزان تیمی یەکێتی بگەڕێنەوە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران. من دیسان لێرە دووپاتی دەکەمەوە
کە بگەڕێنەوە و هەر هەمومان لە ئاستی ئەو بەرپرسیارەتە و متمانەیە بین کە پێتان داوین. ئەوەی لەسەر ئێمە واجبە ئەوەیە خزمەتی ئێوە بکەین. ئێمە بەڵێنمان بە ئێوە داوە و سوێنمان خواردووە کە خزمەتکارێکی ڕاستەقینەی ئێوە بین و هیوادارم خوا یارمەتیمان بدات بۆ ئەوەی بەردەوام بتوانین لە خزمەتی ئێوە خۆشەویست دابین. جارێکی تر نەورۆزی هەمووتان پیرۆز بێت.